لە هەر کوێکی دنیا کاتێک ڕووداوێکی نەخوازرا و ڕوئەدا مرۆڤ جگەلەوەی کە دڵی تەنگە بێت ڕەنگە دڵتەنگبوونەکە بۆ ئەوە بێت بڵێ ئەگەر حاڵەتێکی وا بەسەر من بێت داخوا بێت چی بکەم ئەبێ کێ بێتە هانامەوە کێ یارمەتی دەرم بێت و چ کەسێک دەتوانێت دەستم بگرێت هەندێک کات دەبینیت کە نەکردنی هیچ کارێک ئەنجام نەدانی هیچ شتێک بۆ خۆی یارمەتیە ئەمانە باس لەوە بکەین کە لە کاتی ڕووداوە نەخوازراوەکان دیاردەیەک بڵاوە بێتەوە کە هەندێک کەس لە بریوەی کە یارمەتی یەکتری بدەن بەتایبەت ئەو کەسانی کە دۆست و هاوڕێی ئەو شوێنە کە ڕووداوەکەی تیا ڕووداوە ئەچن بە حسابی خۆیان بەهانای ئەو شوێنەوە بڕۆن خەڵکی تریش کۆ ئەبێتەوە ئەوەی کە زۆر ناخۆشە هاکارەوەیە خەڵک یەکسەر ئامێرە زیرەکەکان مۆبایلەکە جەربێنە و بیکە بە لایف تۆ لەو کاتەیە ئاگادار نیت تۆ ئێستا ئاستەنگ دروست دەکەی تۆبی بە ئەرک تۆبی بە بار بۆ سەرشانی هەموو کەسێک لی قەوماوە وام کەسانیش کە پسپۆڕ نەبێ بچن بە هانای ئەو ڕووداوەوە جا ئەمە تێکەڵاویەکی دروست کردووە بەهۆی ئەم ئامێرە زیرەکانە ئەم مۆبایلە زیرەکانە یاخود کە هەر کەسە و دەتوانێت وەکو ڕۆژنامە نووس مامەڵە بکە کە ئەمە هەندێک جار ئەوەی کە لە پیشەیبوونی ڕاگەیاندن نازانی بەڕاستی کێشە و گرفت دروست دەکە نازانی فیدباک یاخود کاردانەوەکانی دوای ئەم بڵاوکردنەوەی چیە لە هەمان کاتدا دەبێتە بربەست و ڕێگر لە بەردەم تیمەکانی بەرگری شارستانی کە خەریکن کۆنتترۆلی ئەو بارودۆخە نەخوازراوە دەکەن کە ڕووی داوە ئلمە لەسەر ئەو بابەتە قسە دەکەین لەگەڵ بەڕێز مقدەم کاروان میراودەولی گوتەبێژی بەرگری شارستانی هەولێر بەڕێز کاروان بەخێر بێ بیانیت باش ئەبێ بڵین ماندوو نەبن دەستی ماندوو نەبوونتان دەگوشین هەم بۆ خۆت هەم بۆ ستافانی کە لە ماوەی کەمتر لە 2 مانگە لە 2 ڕووداوی زۆر گەورە ناخەژێن دڵهەژێن ئێوە تیمەکانتان ئامادە بووە دەمانەوێت ئەوەی کە زیاتر جەختی لەسەر بکەین ئەوەیە کە دیارە چەند ڕۆژێکە جەناتان لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە زۆر لەگەڵ ئەوەی کە باسی کارەکانتان کردووە بەردەوام گلەیەوەشتان کردووە کە هاوڵاتیان نەک نەبوونە یارمەتی دەربۆتان بەڵکو ئاستەنگیان بۆتان دروست کرد باسی ڕووداوەکەمان بۆ بکەی بۆچی هاوڵاتیان ئاستەنگیان دروست کرد هاوڵاتی ئەم شاران دڵیان لە لای کەس و کارەکانیانە دڵیان لە لای و کاسبکارانە ڕەنگەوان شاتبێتن بەهانایانەوە بەناوی پەروەردگار بەیانتان باش بەیانی ئەوەی بەڕێز و گشت بیسەران و بینەرانتان لە هەر کێکە لەگەڵمان هابن بەداخەوە بابەتەکانی پرسی تایبەت بە ئەرکڕۆڵەکانی ئێمە پێش بابەتی دروستبوونی ڕۆداوی و یانش با بڵێم کارەساتی ڕێنوێنی و ئامۆژگاریکردنە بە لە دروستبوونیان چون کاری ئێمە وەکو فەرمانگەیەکی خزمەتگوزاری میری ئەوەیە کە خەڵکی هۆشیارێکی هەبێت لە پاڵ هۆشیاری گەشتەکانە هۆشیاری خۆپارێزیە ئەمە نەکرد لەم ڕووداوی کە لە شەوی با بڵێم دوو شەوی ڕابردووە ڕوویا لە کوێ ڕووداوەکان ئێمە لە سەکۆی ڕووداویە یا لە کارەساتەکانە ئەم ئاریشەیەمان بۆ دروستە بێ بەداخەوە کە غیابێکی زۆری هۆشیاری هەیە و ئەم ئاڵۆزەی کە دروستە بێ بەمانای ئەوەی کە هەندێک جار پێیان وایە هاوڵاتیان ڕەنگە مەبەستیان بێ کۆمەکی ئێمە بکەن بەڵام ئێمە دوجار هەمیشە وتومانە بەتاڵکردنی جێگاکان و دوورکەوتنەوەیان ئەمە باشترین هاریکاری کۆمەکردنی تیمەکانمانە بۆ ئەوی کە ئێمە بتوانین دەقاودەقی شەکانمان بکەین لە سەکۆی ڕووداویە و بە نەتیجەوە ئەو کاتی کە لەبەردەمانە کارەکانی خۆمان ڕای بکەین و هەر ئەو وای کردو ئاڵۆزی پەشێوی کە دروستە بێ جاروا هەیە تۆ هەم کاتەکە و لێ درێژە بێتەوە هەم بابەتی پرسیین قازی و کەمترە بێ و جاروایە قوربانیشی لەکوێتەوە ئێمە تکاکەین کە هاوڵاتیان تێگەشتنی باشتریان هەبێت ئێمە کە زیاتر ئێمە ڕۆچوونەگەن بابەت زۆر باشە بەڕێز کاروان لەم کاتانەدا بەتایبەت ئەم ڕووداوی دوایی ئەوەی بازاڕی لەنگە بینیمان یعنی خەڵکێکی زۆر کە کۆبووەوە لە هەمان کاتدا دوای ئەوەی کە لەلایەن تیمەکانی بەرگری شارستانی بەڕێستان کۆنتترۆل کرا ئاگرەکە بەشێک لە خاوەن دوکانەکان وتیان ئێمە دوکانەکانمان نەسووتاوە کەلوپەلەکانمان هێناوەتە دەرەوە بەڵام دوایەکە کەلوپەلەکانمان هێناوەتە دەرەوە کەلوپەلەکانم بەشێکی دیار نەماوەیان هەیە دەڵێ هەمووی دیار نەماوە تا چەند لەم کاتانەدا لەوەی کە خەڵک خۆی بە دوور بگرێ هەم لە ڕووداوی کەلوپەل دزین یاخود بردن هەرچەندە پێم خۆش نیە بەڕاستی ئەم وشەیە بەکاردێنم چونکە ئەم وشەیە لە خەڵکی ڕەسەنی ئەم شارە ناوەشێتەوە چونکی ئەوەی کە ئێمە لە بیرمانە ببوورە دەمەوێت ئەم جملە برم دەمێکە لە دڵما لە دوێنێەوە ینی جاران لەم شارە دوکانەکان بە نوێژ نیوەڕۆ کراوە بوو خەڵک دەڕۆیش بۆ نوێژ و ناخواردن و هەموو ئەمانە باشە دەمەوێت بڵێم لەو کاتانە تاچە ڕووداوەکانی دزیکردن کەم دەبێتەوە یان لە هەمان کاتدا کۆنتترۆلکردن بۆ ئێوە ئاسانتر دەبێت بەڵێ هەڵبەت ئێمە لە سەرقاڵیمان بە ئەرکی کۆنتترۆلکاری لە میانەی ڕووداوەکانە کە ئەرکی ئێمە هەم فریادڕەسیە و هەم بابەتی کۆنتترۆلکردنەوە دووبارە گەڕانەوەی دڵنیاییە و لە پاشکۆی ڕووداویە
بەڵام بابەتی ئەمنیەتی ئەو جێگایە و ئەمە لە ئەستۆی ئێمەدانە و بابەتی ئێمە هەرچەنە شریتی جیاکاریمانە بێت لە هەندێک ڕووداوە کۆردنگەمانەی کە ئێمە دەمانێت زۆنەکان جوگرافیەکان دابش بکەن بەسەر سێ جوگرافیای گەرم مەرجنی ئاگریتیابی هەر نقطەی دالێ ڕووداوێک بۆ کارەساتی بیا ڕووداوی ئێمە پێڵێن هۆت زۆن لە جوگرافیا ئەم جوگرافیا پڕێتی لە مەترسی و لە ئاڵۆزی ینی لە بابەتی ئەوەیە کە ئاڵۆزگەرێکیشی تیادا و لە مەودای دووەما کە جوگرافیای دووەما جوگرافیای ساردی پیۆترس با بڵم کۆڵ زۆنەکەیە ئەو جوگرافیاش دیسانەوە نیمچە ئارامە و لەوێش ئاڵۆزی دروستە بێ بەڵام جوگرافیای سێم کە ئێمە شریتەکەدا ئەنێن جوگرافیای سێفتی زۆنە جوگرافیای سەلامەتە بە پێی سیستەمی فەرماندەی ڕوودا و کە ئێمە هەمیشە مەشق و بابەتی زانستی تێوری و پراکتیکیمان هەیە لە مەجاریەوەی کە مەشق بە کارمەندان و ئەفسەرانمانەکەین بەڵام خەڵک بێئاگایە لەم بابەتە لە جوگرافیای سێم زۆر گرنگە خەڵک ترازان نەکا بۆ جوگرافیای دووەم و یەکەم کە لەو کاتەدا مەترسی شیاتیا دروزە بێ ئەوەی کە ئەو دوێشەو کە با دووشەوی ڕابردوو بینیمان جگە لەوەی کە برادرانی پۆلیسی خۆجەیی و خودی برادرانی پۆلیسی نەژدە ئەو ئیشەی کە ئەوانەیان کرد ئەنی زۆر لە خەمی ئەوە بوون کە ئەم بابەتە دروست نەبێ و باوەڕم وایە ئەگەر خودی خاوەن دوکاندارەکان خۆیان کۆمەکی ئێمەیان کردبە و ئەو چەمکەنە بابڵم چەوتەی کە لەگەڵ ڕێزمایمە بەکارێنی بە ناوی بردننی کەرەسە و کاڵا و پێتاکۆمانیا بابڵم دزیکردنیان ڕەنگە بە تاکوتەرابوونی هەبوو بێ بەڵام ئەگە برادرانی نەژدەم کاریان نەکرد بە پۆلیس و ئەمانە کە لەو جێگایدا بوونیان نەبووە چوار ئەوەندە زیاترە بوو و لەگەڵ ئەوە من بینیومە و ئەو کاتێک کە خاوەنی دوکان میسوێتی بداخڵ بێ بۆ سەکۆی ڕووداوی تەکلیفێکی نەوعی هەبووتمە کاکیگیان بۆ باشی ئێوە نابێ داخڵ بن و ناسنامەیان لێ وەرگرتووە و ناسنامە بەم بەبەستی ئەوەی بزانین کێیە وەخوا نەخواسە بۆ خۆی دوجار ئەگە بەغیابی خوا نەخواسە دووچاری گیاسپاردنیش بێ بەڵگەیەکیان لابێ کە خۆی لەسەر خواستی خۆی داخڵ بووە و ئەمە وای کردووە کە ئاڵۆزی لەو جێگانە دروست ئەبێ و ئەم پەشێویانش دروستە بێ و ئەم کەسیانش شێ بێ کە دوجار دەبێتە قسەگەلێک کە لە میدیاشە بەرچاوەکەوێ یا دەبیستێ ئەمانە ئەمە جێگای نیگەرانی ئێمەیە بۆیە ئێمە هەمیشە وتمانە لە شوێنی ڕووداوکردداری چۆڵکردنمانە ئیڤاکوێشن یا ئیخلایە بەتاڵکردن هەم لە مەجای ریسکە مەترسیەکان هەم لە مەجای کارکردنە بۆ ئەوەی کە هاوڵاتی کۆمەکی ئێمە بکە بەڵام بەداخەوە ئەڵێم لەوانەیە کە ڕەنگە پرسیارەکەەوە بێت چەندێک بوونی هەیە ئەم هۆشیارە هێشتا ئێمە سیمان تێ نەپەڕاندوە لە سەداواتە لە سا 20 بۆ 25 هۆشیارێکی لای تاکی کۆمەڵی کە پێویستی بەکارکردنی زیاترە باشە کا کاروان باس لە هۆشیاریەکەی تەواوی گلەیەکە ئەگەڕێتەوە سەرەوە هۆشیاریە لە کاتێکدا کاتێ کەسێک حاڵەتێکی نەخوازرایی بەسەردێ بۆ خۆی هەر یەکێک لە ئێمە خوانەکە بەڵام ئەگەر هەر حاڵەتێکمان بزارێت تووشی شڵەژانێکەوی پەشێویەکەبی ماڵت لەو شوێنەیە چۆنە لە سەرمایەت لەو شوێنەیە کەسێکی ئازیزت لەو شوێنێ وەکو ئێوە ناتوانین ڕفتار بکەین چونکە ئێوە ڕاهێنانتان کردووە لەسەر ئەو بابەتە چۆن ئەو ڕاهێنانی کە بە ئێوە کراوە بێگومانێ مە ناتوانین وەکو ئێوە بین بەڵام ئەو هەنگاوە سەرەتایانە چین کە ئەبێ هاوڵاتیەک بیگرێتە بەر لە کاتێکدا کە ماڵ و سامانی لەو شوێنەیە بۆ لە ناوچوونە ئەڕوات چی بکەین چی دروستە بەڵێ خۆی هەمیشەوتمانە بۆ هەر خێزانێک مەشقی هزری گرنگە مەشقی هزری بەمانایکی ناڵێن مەشقی پراکتی یا کردداریەمانە بێ هەمیشە تۆ لە ماڵگەگەی خۆتا سینناریۆ دروستکەی بۆی کە ڕووداوە پێشا تێگریمانەیە دروستە بێ چۆن ئەتوانی ببیتە فریادرەسی ماڵگەکەی خۆت و من بابەتێکە بەسمەوە بەم بابەتە دوجار وەڵامی بەڕێزە دەمەوە بەداخەوە دوێنە کاژمێر چواری دوانیۆڕۆ و لە یەکێک لە شاری بابڵم لە گەڕێکی زیلان لە یەکێک لە گەڕەکانی پارێزگای هەولێر ڕووداوێکمان هەبوو و لە ماڵگەیەکە لە نەهۆمی دووەمە بەداخەوە خاوەنی ماڵەکە هاوڕێیەکی نزیکی ئێمەمانانیش بوو ئەفسەرێکی پۆلیسی پێشووتری گازونەوت بوو لە ئەسبابی ئاگرەکە دوجار بە کۆتەی دووکەڵە بێ و لەوێدا بێهۆشە بێ لە ڕێگەی تیمەکانی ئێمەوە دەرهێنانیان بۆ کردووە فریاگوزاری خێرای بۆکەن هۆشی بە بەرایەتەوە هەناسە دەقساکە بەڵام بەداخەوە لە ڕێگای نەخۆشخانە گیانەسپێرێ ئەمە بابەتێکی پرسی هۆشکاریە ئەمەی کە باسی یەکەین یەکیان نەشڵەژان زۆر گرنگە لە میانەی ڕووداویەکانە نەشڵەژان واتە دانەبەزینی مۆڕاڵی جەستەیی هزرێمانە و دوجار شتێ بێنیتە بەرچاو ئەوەی کە ماڵ و سامانە کە لە دەستێدەی بەڵام بابەتی لە دەستدانی گیانی قەرەبوو نابێتەوە و بۆیە ئێمە هەمیشە وتمانە هەرچەنە ڕێگریمانە کرد لەو هاوڕیانە پیانوا بوو ئێمە لە خەمی ئەوانین کە
ماڵ و سامانیان بۆ ڕزگار بکەین کە لە نزبەی سا هەشتی ئەمە ئینقازمان هەبوو لە سا 12 کە ئێمە هەل لە شەوێکە ماوتمان لەدا بۆ 15 نەمانهێش لەبەرەوەی کە هەم بەربەس و هەم بە ڕێگای دابڕین و داپۆشین و سارکردنەوە هەم بە هەردوو کرداریان با بڵم تەکنیکی هجومی دیفاعی ئۆفێنسیڤ ئەند دیفێنسیڤ واتە کە دەکرێت یەک تەکنیک بەکاربێن ئێمە لە مەجالێکە لە ڕێگەی تیمەکانمانەوە بە ڕێگای ئەفسەرانەوە کە خودی جەنابی بەڕێز بەڕێوەبەری گشتی بەرگری شارستانی هەرێم خۆی لە ناوڕووداوە بووە ئیشتاپی بابەتەکەی کردو ئێمە توانیمان نەشتەرگەریە گواتە ئۆپراسیۆنێکی تەواوەتی بکەین لەسەر پرسی ڕزگارکردن مەبەستم چییە؟ ئێمە دەزانین سامانی خەڵک گرنگە و لۆدێکی زۆرەکەوێتە سەر ژیانیشان دوجار و بە خەمی ئەوەوە بە لە قاژەی ئەوە کە داخڵ بێ هەنێکی ژاوەژاوی ئەمە دروستە بوو بە گریان و بە خواکێشان و بە جۆری ئالۆزی دروستکردن تەنانەت هاتووتە سەر ئەوی کە چاکەتی کارمەندی من بەدەستیان بگرن بۆی کە هەڕەشەیان لێ بکەن ویان سۆندەکانیان بابەتی کەرەسەکانیان لەدەست دەربێنن کە بەڵێ ئەوان شارەزان و کارمەندی من شارەزانە بۆیە ئەزانی سامان و مڵکیان گرنگە و خەمی ئەویانە بەڵام ناکرێ ژیانی خۆیان بخانەوە مەترسیەوە هەر ئەوەش بووداتە ڕیسکرا لای برادرانی سەڵبی سودو زیاتر لە 90 هاوڵاتی کە خاوەنی دوکان و ئەمانە بوون دووچاری بەرکەوتەی دووکەڵ بوون هەڵبەت هەر ئەو کاتە نا ڕەنگە ئەمە بە مودەی زەمەنی مانگێک و دوانی تریش تەسیریان لەسەر بمێنێ ئەم دووکەڵەکە چێتە ناوسیەکانیانەوە تەسیراتی هەبێ پیانوانە بێت کە ئێمە لە ناو ڕووداوان ئەوان وەکو ئێماکەن بۆیە ئێمە هەمیشە مەشقمان هەیە بەردەوام سیناریۆمان هەیە و بەردەوام ئێمە کەرەسەی پاراستنی کەسیمان لە بەرە فول سیفتی جلوبەرێک پێتاک خودە دەستکێش بیئیسێت بڵی ئۆکسیجێمانە و ئەوە کە داخڵە بن سەیری ئێمەکەن دەڵێ مادام ئەو لەوێ منیژم کەواتەمە خۆی لە خۆیدان بەترسێ ڕێنوێنەیەکی ترم ئەوەیە کە کاتێ بەتەنهایت زۆر خەتەرە و یانیش لە ماڵەکەی خۆتا هەوڵی کۆنتترۆلکردنی ئاگر نەدەی و بچی لە دەرگای ماڵەکە و بە یا زووترین پەیوەندی گرتن بە 115 ژووری کۆنتترۆل باشترین هاوکاریکردنی ئەمە زۆر باشە بەڕێز کاروان بەشێک لەم هۆشیاریە بێگومان لە قوتابخانەی سەرەتایی و لە منداڵیە و ئەگەر کاری لەسەر بکرێ ئەمە زۆر باشترە پێم وایە بەڕێزیشتان کتێبێکتان هەیە پەیوەستە بەم بابەتە یان بابەتی هۆشیاری ئەگەر باسێک لەم کتێبە بکەی یان خەریکی نووسینی هاوکارانمان ئاماژە پێ دەکەن بەڵێ من ماوەیەکە سەرقاڵی ئەوم لەبەرەوە بەداخەوە لە جیهانی خۆپارێزیە تایبەت بە بەرگری شارستانی پەرتوخانەی ئێمە زۆر لاوازە هەر لە مەجای زمانی کوردیشە و من ئێساکە کە سەرقاڵی کۆمەڵێ نامیلکەم بە هونەرەکانی هەڵسوکەوتکردن یان ڕەفتارکردن لەگەڵ پێشات و گریمانە و ڕووداوەکان بۆ پرسی کارەساتەکان لافاوێ بوومە لەرزەیە بابەتی ڤۆڵکانەکانە مشاکلاتی مادی کیمیکاڵیە بایۆلۆژی بەچەکی بایۆلۆژی بە پەتا بایۆلۆژیەکانە بۆمبی نەتەقی و بە پرسی ئاگرەکانە بە ڕووداوی ئارتیسی هاتوچۆیە هەموو ئەم نامیلکانە 12 نامیلکە لە دوو بەرگا من هەوڵەدەم کە ئێستا هەموویم لە بەردەسا بەڵام ئەمێ بە چاپی بگێنم و سێ کتابی تریشم دیسانەوە هەمان شت بە بابەتی ئاگرە جەنگەڵیەکان و بە پرسی ڕەفتارکردن لەگەڵ کۆی ڕووداویەکان و لەگەڵ بابەتی سیستەمی فەرماندەی ڕووداو و دەمەوێت شتێ بگەێنین بەوەی کە تاچی کۆمەڵگەی سوود لێ ببێنێ و زایدەن ئێمە منهەجێکیش کۆمەکی لەگەڵ برادرانی وزارەتی پەروەردە بە تایبەت بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێ دانیشتمان کردووە لە دوجا بتوانین بۆ قۆناغەکانی بنەڕەتی ناوەندی و ئامادە بە تایبەت لە قۆناغی بیداییە زۆر گرنگە و منهەجێکمان هەبێ و وەک وڵاتانی دنیا و ئەوەی کە ئێمە دەمابینی لە وڵاتی بە نمونە وڵاتی بەریتانیا وەرەگەم چون خوێنەکەی من لەوێ هەبووە و لە هەر شارێکە قوتابخانەی بچووکە بوو جیا لە باخچەی ساوانوانە پێوترە سکیل سکوڵ قوتابخانەی مەشق و ڕاهێنان لەوێدا مناڵ لە تەمەنی 4 ساڵیە فێری هونەری هەڵسوکەوتکردن نەکرێ و چۆن مامەڵە بکە لەگەڵ ڕووداوەکانە لەگەڵ ڕقەکانی ژیانە ئێمە ژوادەی ئەوە هاتووە وەکو کۆمەڵگەی کوردی لە مەملەکەتی ئێمە لە هەرێمی کوردستان ئەم هەنگاوە بەهاوێژین بۆی کە تاکی ئێمە تاکێکی تەندروست بێ و بتوانێت سەرەدەری بکە لەگەڵ ڕووداوەکان لانی کەم خۆی بتوانێت فریادرسی خۆی بێ زۆر باشە کا کاروان ئەمێکە وەکو دواپرسار ئێڵم ڕەنگە شێوەی مناقەش ئاسا بێ وەکو پرسیاریش نەبێت باسی ئالتوریزم بکەین یەکتر خۆشویستن لە حاڵەتی ئاوها کە من خۆشەویستی بۆ بەرامبەرەکەم دەربڕون ڕەنگە ئێوە زۆر زیاتر هەست بۆ دەربڕینی خۆشەویستی بکەن و ئاسوودەتر بن لە کەسی دیکە کە ئەچنەوە بۆ ماڵەوە ئەزانن کارێکتان کردووە کە فریادڕەسی کەسانی دیکە بوون چۆن ئەو هەستی ئەو خۆشویستنە ئەتوانن ئێستا باسێکی لێ بکەن بۆ هاوڵاتی
بە ئەنجام نەدانی هیچ کارێک خۆشەویستی دەرببڕێت لە دوور بۆستێت هیچ کارێک نەکات بۆی کە ئێوە ئەو خۆشەویستە زیاتر ببەخشن و فریادڕەسی ماڵ و سامان و گیانی ئەو کەسارە بن کە لە ناو ڕووداوەکانە. بەڵێ ئێمەمانێ دڵنیایی بین بە هاونیشتمانیانی خۆمان و هاوشاریان هاوڵاتیان بۆکی ئێمە کارکتەری میرین بە تایبەت فەرمانگەیەکی زۆر نزیکین لە کۆمەڵگە بۆ ژیان پارێزی بۆ ماڵ پارێزی سامان پارێزی و لە پاڵ ئەوەیە کارەکەین و دەکرێت ئێمە پردێکی پەیوەنیمان هەبێ لە نێوان خۆمان با بڵێم بە دوور نەگرین لە کۆمەڵگەیە لەبەرەوەی بە ئێمەش هاوڵاتێکی ئەم کۆمەڵگەین کاتێک کە بەرگی ڕسمیماندانێ چین و ناو خێزانەکانمان ئێمە شاوڵاتین وەجیالەوە بابەتی فەرمانکانی میری ئەم لینک و کۆنتاکتانە ئێمە لە ناو خۆمانە لە چەند ڕووداوێکە تکراربوونەوەی بەتایبەت ئەم ڕووداوی دووشەوی ڕابردوو ئەو کۆمەکی و هاریکاری لە نێوان فەرمانکانی میریا بوو بە شێوەیەکی هەرەوزی وەکو تیم وەرکواتە دەستە جەمعی کارمانە کرد هەریەک لە جوزیاتی ئیشی خۆیان بەبێ تێکەڵ بوون و لەکوێ غیابێکمان هەبووە و کۆمەکیان نەگەین ینی بە نمونەیەک بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر وەکو کارمەندێکی ئاسایی کارکتەرێکی بەرگری شارستانی کۆمەکی ئێمە کردووە من ناکرێ ئەم ڕۆڵی ئەم بەڕێزەیە کارمەندەکانی یا ئەفسەرەکانی بەرچاو نەگرن دێمەوە سەر هاوڵاتی و ئێمە هاوڵاتی ئەبێ بزانێ کاتێک کە هۆت زۆنەکە یان جوگرافیای مەترسی هەیە کاتێک کە خەڵک ڕۆژەمسەری دڵنیایی ئەڕوە ئەوە ئێمە لە ڕووی جەمسەری دڵنیایی و سەلامەتی ئاچین باوەژەگرین لە فریشتەی مەرگ کارمەندەکانمان ومێدی گەڕانەوەیان زۆر کەمەلا ینی هەموو کاتێک ئێمە لە 100% خطوڕەمان لەسرە لە بابەتی ڕوبەڕووبوونەوە و هەر لەم ڕووداوەدا ئێمە ڕامان نەگەیان نەماکرد بابەتێکی تەختی میدیاییمان پێ نەکرد ئێمە دوو کارمەندمان بە تایبەت کارمەندێکمان لە بنکەی ڕزگاری هەردوو دەستی سوتاوە و خۆمان تووشی پێکان بوون بەربوونەوە بین زامداربوونی سەتعی ئەمانە هیلاکەتی مانەبوون و بۆی ئەکرێ هاوڵاتی تێبگە ئێمە ئەو پەڕی قورسایی لەسەر خۆمان دروست دەکەین بۆ پاراستنی ئەوان و ناکرێ ئەوان ئەو ئەرکانەی ئێمە بە بەرچاو نەگرن و پیان وابێ ئێمە لە خەمی ئەوانانین ئەمە ئەو خۆشەویستێ دروست بێ ئێمە فەرمانگەیەکی تەواو خزمەت گوزارین ڕاستە لە ناو هێزەکانی پۆلیسا و سەر بە وەزارەتی ناخۆین بەڵام پێوەستین بە هاوڵاتیانەوە بە ماڵ و سامانیانەوە بۆیە دەکرێت لەمەولا ئەم شۆڕشە هزریە فکریە دروست بێ و ئەم تێخوێنەوە جوانەیە لە نێوان یەک و دووە ڕەتکردنەوەی یەکتریمان نەبێ و قبولکردن و ئامێزگرتن بێ لە یەک و دوو بە ئومێدی ئەوەن کە ئەم پرسە هۆشیاری لە پانتای هۆشیاریەکانە لە پاڵ هۆشیارە گشتەکانە دروست بێ زۆر سپاس بەڕێز مقدەم کارۆن میراودەلی گوتەبێژی بەرگری شارستانی هەولێر بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان و بۆ ئەم ڕوونکردنەوە دەستەکانت خۆش بە خێراتی